یانەی قەڵەمی کوردی بە هاوکاری کتێبخانەی کوردی لە ستۆکۆلم و یانەی قەڵەمی سویدی ئێوارە کۆڕێکی شعری با بۆنەی یادی ڕۆژی جیهانی شعرەوە بە بەشداری چەندین شاعیری بە ئەزموون لە کتێبخانەی کوردی لە پایتەختی ئەو وڵاتە ساز کرد. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم کۆڕە شەعریە لە سوید ڕاستەوخۆ خاتو دڵشاد یوسفمان لەگەڵا. خاتو دڵشا سڵاو لێبێ. سڵاو لێبێ سەرچاوان. زۆر سپاس دەکەم. بیرۆکەی ئەم کۆڕە شەعریانە لە چێوە سەرچاوی گرت؟ بەڵێ سپاس بۆ میوانداری. سپاس. نەزانم دەنگم تێ؟ بەڵێ. بەڵێ. سپاس دەکەم بۆ میوانداری و بەڕاستی بیرۆکەی ئەم چالاکیە تازە نییە. ئەمە تقریباً 2 ساڵە دەستمان پێ کردیە کە کۆمەڵێک چالاکی دەکەن وەکی پەنی کورد لە سوید. کۆمیتەیەکی چالاکمان هەیە کە لە 5 کەس پێکتێت و حەز دەکەم ناویان لێرە بینم لەبەر ئەوەی کەدێک و ڕنجێکی زۆر گەورە دەدەن کە من خۆم لە ناو دەمە وەکی کەسێک هەروەها کەکێ سەرکان بروسک و ئازاد ئەردەم هەروەها بەهار مفتی و ئاینور ئاراس کە 5 کەسین و ئەم خەباتە بەرێوە دەبن. کۆمەڵێک چالاکی زۆر باشمان کرد لەم ماوەیەی دوایی کە من باسم کردووەکی لە 2 ساڵی دوایی. ئەم کۆمیتەیە هەوڵ دەدات کە چالاکی ئەدەبی پێکبینە هەروەها لەبارەی زمانی کوردی چونکە خۆتان دەزانن زمانی کوردی قەدەغەیە لە 3 وڵات وەکی ئیران و تورکیا و سووریا کە کورد لێ دەژین و ئەمانەوەیەک وەکی پەنی کورد ئامانجێکی هەیە و خەباتێکی زۆر گرنگ لەو دەربارە دەدەکات کە زمانی کوردی ببە زمانی فەرمی لە وڵاتانەی کە کورد لێ دەژین. دەستان خۆش بێ. پێویستیمان بە هاوکاری و پشتگیری پەنی ئینتەرنێشناڵ هەیە هەروەها پەنی وڵاتانی دیکە لەبەر ئەوە خەباتێکی زۆر گرنگ لەو دەربارە دەدەدن و کۆمەڵێک چالاکی ئەدەبی کردمان وەکی چەوی هەلبەست خوێندن هەروەها کۆنفرانسێکی زمانمان لە دەرخست هەروەها لە میانەی کۆنگرەی پەنی ئینتەرنێشنال کە کۆنگرەی خۆی دوایی لە ئۆپسالا لە سوید پێکهێنا لەوێشی ئێمە ئامادە بوون. سەرۆکی کۆمیتەکەمان لەوێ ئامادە بوو، ئەندامانی دەستەی بەڕێوەبەر لە پەنی کورد لەوێ ئامادە بوون و زۆر چالاکیەکی گرنگ لەوێ ڕوودا کە توانیمان پشتگیری پەنی ناونەتەوەیی بۆ فەرمیکردنی زمانی کوردی جێبەجێ بکن و ئەمە سەرکەوتنێکی زۆر گەورە بوو و ئەم چالاکیەی دواییشی یەک لەوانە بوو کە چالاکی بۆی ڕۆژی هەلبەستی جیهانی بوو لە پرتوقخانەی کوردی لە ستۆکهۆلم دروستکرا و بە یارمەتی پەنی کورد هەروەها ینی بە هاوکاری پرتوقخانەی کوردی و پەنی سوێدی بوو. بەڵێ کێ بوون ئەوانەی بەشداریان کردبوو لەم کۆڕە شەعریە؟ بەڕاستی 11 هەلبەستبان لە هەموو دیالکتی کوردی بەشدار بوون هەروەها هەندێک لەوان کە سوێدیشی بوون لەگەڵمان لەوێ نونەری هەرسێ دەستگەهەکان کە پەنی کورد و پرتوقخانەی کوردی کە بڵێم نونەری ئەوان خوشکێکی هێژامان لەوێ بوو کە هەروەها نونەرایەتی ئەوان دەکرد هەروەها بڵێم سەرۆکی کۆمیتەی نووسەرانی زیندان لە پەنی سوێدی ئامادە بوو ئەلیزابێس لۆفگرێن لەوێ قسەیەکی کرد زۆر گرنگ بوو باڵکشان سەر زیندانیانی کورد
کە نووسەرن و ڕۆژنامەنووسن لە زیندانی تورکیا لە زیندانەکانی تورکیا و پشتگیری خۆیان و هەمیشە خەباتی خۆیانی بەردەوام بۆ ئەم کارە بۆ ئەم ئیشا ڕاگەیان لەوەی ئەخافتنێکی زۆر گرنگ کرد ئەو خانمە هەروەها کۆمیتەی پەنی کورد لە سوید قسەیەکی هەبوو وەکی دەستپێکردنی چالاکی بەڵێ تا چەند گرنگە ئەم جۆرە کۆڕوودیدارانە لە تاراوگا بەڕاستی ئەم جۆرە چالاکیانە گرنگیەکی زۆری هەیە ینی ئەتوانێن بڵێن کە وەکی جسرێکە لە ناوبینی کولتورەکان کولتوری کوردی و کولتوری ملەتەکانی دیکە و بە تایبەت سوێد ینی کولتور ڕۆلێکی گرنگی هەیە لە دروستکردنی پەیوەندی باش لە ناوبینی نەتەوەکان لەو ڕوویە هەوڵ دەدەن ئێمە نێزیک ببن لە پارتیەکانی سیاسی هەروەها لە دام و دەستگەهی کولتوری سوێدی بۆ ئەوەی خۆمان بدن ناسین دۆزی کورد بدن ناسین و چەند ستەم لە کورد ئەکرێت لە ڕووی کولتوری لە ڕووی زمان کە نەتوانێت بە ئازادی لەسەر خاکی خۆی ئەو شتێک کە دەخوازێت پێک بینێت ینی بەڕاستی خۆت دەزانی لە ئیران بۆ ئەوەی کە بە کوردی قسە دەکەیان یان بە کوردی دەنووسی دەکەوی زیندان لە تورکیا بە بەسەدان نووسەر و ڕۆژنامەنووسی کورد لە ناو زیندانن لەبەر ئەوەی کە کوردن تەنها لەبەر ئەوەی کە بە کوردی دەنووسن ئەمانەوەی پشتگیری ئەم پارت و دەستگەهێن دام و دەستگەهێن کولتوری لە سوید بۆ خۆمان بەژێ بکەن بەڵێ خات و دڵشا یوسف سپاس بۆ زانیاریەکانت زۆر زۆر سپاس هەر بژین